سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. داواکارم لە پەروەردگار بۆ خاتر ناوجوانەکانی بۆ خاتر اسمی عەظەمی خۆی لە گوناحی هەموو لایەکمان خۆش ببێ و مردوەکانمان لە قەبرەکانیاندا بیکاتە باخێبان لە باخەکانی بەهشت قەبرەکان بەسەریاندا. ئیماندارانی عەزیز، موسڵمانانی خۆشەویست، میوانانی ماڵی خوا، لە خزمەتی ئێوەی عەزیز و بەڕێزدا لە ماڵێ لە ماڵەکانی خوا حەزم کرد چەند ڕۆژێک دوو ڕۆژمان ماوە بە مانگی عەرەبی. ئەمڕۆ دەی مانگە کە دەی مانگی ڕەبیع الئەوەلە، یەکشەممە ئەکات 12 ڕەبیع الئەوەل. ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام هەموومان ئێمە ئومەتی ئەوین، شوێنکەوتوو ئەوین و ئومێدەوارین هەموومان بەر شەفاعەتی کەین لە قیامەتدا و داوا دەکەین لە خوا لە پەروەردگار بۆ خاتر خۆی بۆ خاتر گەورەیی بەر شەفاعەتیمان کەوێ بە ئومەتی ئەو حەسابمان بۆ بکە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم هەتا ئەم ساتانەی کە ئێمە ئەچین زەمانێک بووە، کاتێک بووە ژیان پڕی تاریکی بووە، ناخۆشی بووە، پڕی هەموو زوڵم و ستەمێکی تیا بووە. لە هەرچی شوێنێکدا بە ئێستاشەوە نووری موحەممەد عەلەیهی سەڵات وەسەلام هەڵگری لە هەر شوێنێک لەو شوێنەدا ئیلا ستەم و زوڵم تێدە شوێنی، ئیلا خراپە، ئیلا ناعەدالەت، ئیلا شتێکە بێ مرۆڤەکان پێیان خۆش نییە، حەقی مرۆڤەکان پێشێل دەکرێت. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلم لە زەمانێکدا و لەگە خەڵکێکدا، ئەو خەڵکە زۆر ئەتوانم بڵێم لەسەر زەوی ئەمڕۆدا هیچ خەڵکێک نەبووە وەک ئەو خەڵکەی ئەو کاتە لە هەموو شتێک لە دواکەوتوو نابوونە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلم هاتووە ناو قەومێک، خوای پەروەردگارە فەرمێ، پێغەمبەری خوا فەرمێ خوای گەورە سێری بەندەکانی هەمووی کردووە، تەماشای سەر زەوی کردووە، لە ناو بەندەکاندا، لە ناو تیر و عەشرەتەکان و لە ناو مەخلوقاتدا عەشرەتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلم هەڵبژاردووە و لە ناو تاکی مرۆڤەکاندا دڵی مبارەکی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام هەڵبژاردووە بۆی بکاتە پێغەمبەر، بۆی بیکاتە نوێنەری خۆی لەسەر زەویدا. لە دوای ئەوەی ئەم پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام هەر لە دنیا دێتە دنیا، دایکی ئامینە کە هەر لە زگی دایکی ئەبێ باوکی وەفاتەکە، باوکی نابینێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلم. ئەمە پەیامێکە بۆ کەسانەی کە باوکی خۆیان نەدیوە، قەت دڵیان ئەوە نەبێ بڵێن ئێمە وە خەڵکێکی تر تۆ چاک بزانێت تۆی موسڵمان پێغەمبەرەکەت باوکی خۆی نەبینی، هاتووەتە سەر دنیا و چاوی کردەتەوە، پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلم باوکی خۆی نەدیوە. ئەمجا لە باوشی دایکیدا ئەوەنە نەحەسیاوەتەوە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلم کە لە شەشدا وەفاتی کردووە، 6 ساڵان. ئەوەنە لای دایکی بۆ ئیمانداران. ئەو کاتە بووەتە یەتیم و باوکو دایکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بردیانە بەلای بابای، لای بابایشی ئەوەنە نەماوەتەوە، 2 ساڵی تر خەسەری کە 8 ساڵە. لە 8 ساڵاندا نە باوکەیە نە دایکەیە نە مامایە، هەموو دنیاش کۆبووەتەوە لە تۆ دژایەتی دەکەن. ئەمە جارێ ئەم پێغەمبەرە پەیامێکی جیاوازە لەگە خەڵکیدا، خەڵک بتە پەرستێ ئەم نایپەرستێ، خەڵک عارەق و مەشروب بخواتەوە و نایکا، هەموو تاوانێکە کرێ پێغەمبەری خوا بەریئە لە هەمووی، خوا پاراستوێتی. ئەم پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو شتێکدا پاراستوێتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلم. بەڵام هەر فکرە کاتەوە، ئەم کوڕە گەنجە هەر فکرە کاتەوە، تازە هەڵەچێ و گەورە ئەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئایا ئەم دنیایە تۆ بڵێ وابێ ئەم خەڵکە ئاوا عیبادەتی ئەسنامێک و بتێک دەکا، ئەم دنیایە تۆ بڵێ ئەمانە مەنفعەتی بۆ خۆیان نییە، چی جات بتوانن ئەم دنیا و بوونەوەرە بوونە ڕێوە؟ جار جار دەچێت وەک پیاوچاکان وەک پێغەمبەرانی تر پێشی خۆی ئەچوو بۆ غار، ئەچوو بۆ دەرەوە، لە خەڵک دابڕیا بۆ ئەوەی فکر کاتەوە بزان ئایا ئەم دنیایە هەتا ئەگەیتە تەمەنێک دوایەوە وەحی بۆ دێ،
ئەم پێغەمبەرە خوێندەوار نییە خوای گەورە فێری هەمووی دەکا و پێشی دەڵێ و فێری دەکا و هیچ شتێکش لە خۆیەوە ناڵێ و هیچ کەسێکش ناتوانێت ڕەخنەیە لە پێغەمبەر بگرێت ئەو پێغەمبەرە ئێمە هەمانە ئیمانداران ئەبێ زۆر فەخر بە پێغەمبەرەوە بکەین کەسێ نەخوێندەوار بێ هەموو کەسێ دەتوانێت هەڵەی لێ بگرێت بەڵام نەک لێ ئێستاوە لەو ڕۆژەی کە بوونەوەرەیە هەتا ئەو ڕۆژەی کە کۆتایی دێ هەموو خوێندەوارەکان کۆبنەوە ناتوانن لە پێغەمبەرێک خوێندەوار نەبووە ڕەخنەیەکی لێ بگرێت چکە خوا فێری کردووە چکە خوا فێر نووسین و خوێندن و هەموو شتێکی کردووە خوای گەورە حیمایەتی دەکا مەلایکە لەگەڵایەتی ئێمە خاوەنی ئەو پێغەمبەرین عەلەیهی السەلات وەسەلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوایەوە وحی وەردەگرێ پەیامی بۆ دێ جبریل دێ بۆ لای کە نازانێت دوای پێی دەڵێن و ئاگادارە بێتەوە و ئەو حەمکە میحناتە دەبینێ لە پێشی پێغەمبەرایەتیە بەڵام ئینسان ئەگە بگەڕێنە بۆ ژیانەمەی پێغەمبەر پێشی ئەوەی پێغەمبەر بێ سیفەتی جوانی بووە صادق الأمین کە پێیان فەرمووە کابرایە ڕۆژێک لەگەڵیان معاملەیەکە نەک وەک ئەمڕۆ بەداخەوە معاملەی ئەمڕۆ لە سەتا ئەتوان بڵێم نەوت و نوێی قۆڵ بڕینە خوا پەنامان بدا ئەوانەشی کە کاری لەم جۆرانە ئەکەن زۆر جار لەوەیە زۆرینەی موسڵمان بێ بەڵام تەماشای پێغەمبەرەکەت کە پەیامی بۆ نەهاتووە جارێ پێغەمبەر نییە بەڵام سێری کە وەک مرۆڤ دوایەوەش ئەمە ئیسپات دەکاتەوە کابرایە شتێکی لێکڕێ ئەم شتێک کە لێکڕێ ئەڵێ ئەچم پارەکە دێنم لە ماڵ و ئیستە دێمەوە خۆمان واڵی ئەفەرمن دوو شەو ڕۆژە یان شەو ڕۆژی ڕاوەسکێ پێغەمبەری خوا لەو شوێنەدا کابرا لە فکرێکی دوای دێتەوە کەوێتە فکری دێتەوە بەلای بەپەلە پارەکە دێنێ ئەی غولام ئەی گەنج تۆ نەڕۆیتەتەوە لەورا ئەڵێتەوە وعدت دا وتت ئێستا ئەچم پارەکە دێنم و دێمەوە من شتێدا ڕاوەستام وتم نەکوا بێتەوە بڵێ ئەوە پیاوەکە لە شوێنی خۆی نەماوە وعدەکەی خلاف ئەوە پێغەمبەری خوایە ئیماندارە ئاوا بووە صادق الأمین خەڵک هاتووە سەری بۆی تیرۆری کەن بۆی بکوژن بۆی لە ناوی دەن ئەم گەنجێکی لاو وەکە ئەو گەنجە لاوانە ئەی خاتە جێگای خۆی تەسحی پێدا ئیمامی عەلی ئیمشەوە کوژن هەموو دنیا تێتە سرت دابنە هەر کەسێ لە ئێمێ وەڵڵاهی هیچ کەسێ جورئەتیەوە ناکە وەڵڵاهی هیچ کەسێ نە ئەو پەیامە جوانەی پێغەمبەرە عەلەیهی السەلات وەسەلام داتە خەڵک نە هیچ کەسێکش ئەتوانێت جورئەتی عەلی بکە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت تۆ تەسەوور کە هەموو دنیا بێتە سرت دەتکوژن بۆ ئەوەی تیرۆرت کرد و ئەمانەتی هەموو دنیاش لای تۆیە ئەوانەی وا تێن تۆ ئەکوژن ئەم چیەکە پێغەمبەری خوا ئەڵێ عەلی من دەرەچم و دەڕۆم ئەو پیاوانەش دێم من نەکوژن ئەمانەتەکانیانش لای منە تۆ بیان دەرەوە تۆ بی دەپیان ئەمانەتەکان نایبا لەگەڵ خۆیان نایفرۆشی ئاگری نادا لە ناوی نادا نایفەوتێنی ئەیگێڕێتەوە بۆ دەستی ئەوان کە ئەوان نیازی خراپیان هەیە بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام لە پاشەمەش عەلی دانا گەنجێکی جوان دەکاتە قوربانی عەلی لەیلا ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێرا خەوی ئەم مەقامە گەورە دراوەتە ئیمامی عەلی لەم شوێنەدا دێنە شەو هەتا بەیانی ئیمامی عەلی ئەیدیم و ئەو دیمەکە خەوی بیان ناکە تۆ ئەگەر هەواڵێک ببرسیم شەو احتیمال بێنە گیانت هەتا بەیانی حەسەوت بیانە چی جا بڵێ هەموو عەشرەتی دنیا هەموو وڵاتی دنیا بێن تۆ تیرۆرەکە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەوەی کە تۆمار کرد کە پێغەمبەری خوا پێیدا ئەم مەقامە گەورە لە دوای ئیمامی عومەر ئیمامی ئەبوبەکر لەگەڵیدا کە دەجر و هیجرەتی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسی نەما بە دەوریدا ئەمجا لە پاشەمەش ئیمانداران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەشرەتەکەیانش کۆ کردەوە دەریان کرد لە مەدینە لە مەکە نەژنیان لێ بخوازن ناکڕین و فرۆشتن بکەن نەژنیان بدەنێ نە مەعامەلەیان لەگەڵا بکەن لە پاشەمەش ئازاردانی هەموو ئەسحاب و یاوەران کوشتنیان تیرۆرکردنیان لە پاشەمەش ماڵیان مصادرە کرا هەمووی لابرا کەت هاشویان ناکا وە کەس لەگەڵیانە نابێ شتیان پێ ناکڕن شتیان پێ نافرۆشن ئیتر ئەوەیە ئەمە کێ کردوێتی ئەمە گشتی قەوم و گەلی خۆیان
ئەحباب و خۆشەویستی خۆیان لەبەر ئەو پەیامە جوانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچوو لە دەوری ماڵی خوا عیبادەتێ کرد هەرچی پیسایی ناو حەیوانەیان کردە سەریدا ئەڵێ ڕۆژێ لە پاڵی مەکەدا لە پاڵی ماڵی خوادا عیبادەتێ کرد یەکێ لەو سەردەمی جەهالەتە وتی ئێستاوە محەممەد نوێژەکە بە حەسابی خۆی ئێستا چم کارێکی پێ دەکەمە بێ بیکەمە ئەوەی خەڵکەمووی پێ بکەنی حیوان ناوزگی حیوان کۆ ئەکاتەوە لە بەرزاییە پێغەمبەری خوا کاتێ چێتە سوجدە ئەی کاتە سەجدە هەموویان پێەکەن ئەم مەشهەدانە و مەشهەدی تر ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سڵات وەسەلام ئێمە ئێستا نوێژەکەین عیبادەتەکەین خوا هیدایەتی داوین خوا ئەناسین وەڵڵی مەلايين جار بڵێن خوایە سوپاس بۆ تۆ ڕبعێ پێغەمبەر ئازارمان پێ نەگەیشتووە بۆ پەیامەکەی ئەڵڵای جا ڕبع ئەوەی سەحابە ئازارمان پێ نەگەیشتووە ئیماندارانی خۆشەویست ئێمە خاوەن یەو پێغەمبەرین عەلەیهی سڵات وەسەلام یەو پێغەمبەرە دێتە دنیاوە ئەو سیفەتە جوانانەی کە لە خۆیدا هەیە ئەبێ ئێمە لە خۆماندا کۆی بکەینەوە ڕێبازەکەی بە جوانی بە چاکی بە باشی ئەزانن ئیمانداران خەڵکە بووە نەچوە لای پێغەمبەری خوا ئیمانی پێهێناوە بەس باسییان بۆی کردو ئیمانی هێناوە خەڵک چووە بۆ کوشتنی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام چووەتە لای ئیمانی هێناوە ئەبێ ئەمە چی پێغەمبەرێک بێ ئەبێ چەنێ ڕەحیم بێ ئەبێ چەنێ چاک بێ لەگەڵ خەڵکەکە و دەوروبەرەکەی ئێمە بەعدەجار خەڵک گوێی لە ڕەفتارمانە ئەگەر موسڵمانیش بێ پاشگەزە بێتەوە کاتی ئەمان بینێ خراپتر پاشگەزە بێتەوە چکە بۆ ئاکار و ڕەوشتمان دوو لە ڕوو جەنابتان بێ دەبینەوێ هەندێکمان سێرەکەی ئەوە نییە کە لەگەڵ قسەکەیدا و کارەکەی یەک شت نییە ئیماندارانی خۆشەویست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمانەی هەمووی کردووە تەنانەت لە گەنجێتیشدا دوو جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوێتی بڕا بۆ شوێنێک ناشەرعی تیا بێ گەنجە عەزیزەکان گەنجە جوانەکان سێ پێغەمبەرەکەتان کەم ڕۆژە شوانە بێ پێغەمبەری خوا ئیشی شوانی کردووە و بەعیبشی نەزانیوە ئەمڕۆ گەنجمانەیە هەر لە ماڵا دانیشتۆ و ئەم ئیشەی پێڵی ئەو ئیشەی پێڵی نایکا بەعیب بێزانێ تۆ سێری قدوەکەت کە پێغەمبەرەکەت هەموویان ئەفەرمێ من شوانیم کردووە و فەخشی پێوەکە خوا لەم زەمانە کێ شوانیەکە زۆری بەعیبی نازانێ پێغەمبەرەکەت فەخری پێوەکە پێغەمبەران فەخری پێوە کرد تێبگە تۆ ئەمجا لەمەش کە لە دەرەوەیە ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شایەک دەبێ ئاوەکەم شایانە هەندێکی ناشەرعیە ئیمانداران زۆری نمانە چین و دوایی شتێن یوارە دەستنوێژ هەڵەگرین و ئەم ڕووەکەی لەخوا تێر هەڵەپەڕێ تێر تەماشای شتی ناشەرعیەکە خێزانەکەی لەسەر یەک تەڵا ڕازێنێتەوە ئەی با ئەو خەڵکا مووی تەماشایەکە یاوارە شا لە مزگەوت و عەسرەکەشی لە مزگەوت ئەزانێ ناشەریش ئەزانێ حرامە بەخوا لە من زیاتر ئەزانێ ئەی بۆ تەرکی ناکەی کوڕەکەی ژن دێنێ ئەزانێ ناشەرعیە حرامە هەر ئەیتا بەخوا عەیبێ ئەی تخوا ناترسی لە قیامەتە خوا تەریقت کاتەوە خوا لە بەردەم ئومەتی هەموو دنیا شەرمەزارت کا خوا شەرمەزاری کۆمەڵی خەڵکی قەوم و دۆست بی باشە یان شەرمازای خوا بی باشە پارەیە لە حرامە سەرفکەی باشە یان پارەیەک لە ڕێی خوا سەرفیکەی باشە ئەو قاعە و ئەو هەرا و بەزم و بالێرە ئەکرێ ئەمڕۆ چی سوودی هەیە گەنجی عەزیز چی سوودەگەیەنێ بە تۆ ئەگە تۆ بیکەیتە وەلیمەیەک و کۆمەڵێ پیاوی چاک و خێر دعوت کەیت و دوعای خێر و باشە بۆ بکەن ئەو باشتر نییە ئەگەر ئەوەش نەکەی بابە ئەوش مەکە بەس مەیدە و حرام بڕۆ بیوە لەگەڵ خێزانتا بۆ خۆت بەمانە سەرفی کە لە شوێنێکی چاک و باشتر پارەت لێ زیادە ئیمانداران ئەبێ ئێمە خۆمان بگێڕینەوە سەر ئەو ڕەوشتە جوانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆتە هەوێنی ئاشتی ئێمە زۆر جار دەڵێن فەخرەکەین فڵان کەس هەوێنی ئاشتیە پێغەمبەری خوا هەر حەلفی فضوول هەبووە پێشی پێغەمبەرایەتی لەو کاتەدا هەر کەسێ دەستی ڕۆیشتووە لەناو قوڕەیشدا کۆمەڵێ خەڵک بوون ژێردەستە بوون هیچیان نەبووە چەوسانیانەتەوە شتیان داوە پێیان لە جادی قەرش کچەکانیان بردووە کوڕەکانیان بردووە خۆیان کردەتە کۆیلا تەعدایان لێ کردووە هەرچی هاتووە بە شێوانیان نەداوە پێغەمبەری خوا یەکێ لەوانە بووە لە کاتی گەنجەتیە
ئەو حلفەکە کاتێ دانراوە تەوقیع کراوە کۆمەڵێکی پیاوی معقولی ئەو کاتە و پێغەمبەری خواشی تیا بوو عەلەیهی سەڵات وەسەلام غەدر لەوانەتر نەکرد. یعنی لەگەڵ چینی مەزلوما بووە پێغەمبەری خوا، لەگەڵ چینی ستەمکارە نەبووە. بەداخەوە ئەمڕۆ خەڵک زۆر پشتی ستەمەگرێ پشتی مەزلوم ناگرێ. ئەوە پەیامێکە بۆی پێغەمبەری خوا لەگەڵ مەزلوما بووە، لەگەڵ هەژارا بووە، لەگەڵ لێقەوماوە بووە، قەت لەگەڵ دەسەڵاتدارێکی زاڵم و ستەمکار نەبووە، لەگەڵ دەسەڵاتێکی عادل و دادپەروەرا بوو، لەگەڵ خەڵکێکی باش و چاکا بووە، لەگەڵ خەڵکێکا نەبووە زبانی شتێک بێ و دڵی شتێکی تر بێ. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەیشی کردووە لە کاری خۆیدا و لە ژیاننامەی خۆیدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ ئەبێتە 40 ساڵانیش ڕشت ئەگەڕێتەوە بۆچی بۆ 40 ساڵان. یعنی ئینسان لە چەند کامڵە بێ؟ لە چل ئیمانداران، لە چل ئەتەواو مرۆڤ ئەتوانین ئیقرار بکەین لەسەر قەرارەکانی و لەسەر شتەکانی. بۆیە وریابین هەموو شتێ نەڵێین ئیمانداران، هەموو شتێ نەکەین، چکە ئینسانی مسلمان و ئینسانی ئیماندار ئەبێ وریابێ قیامەتی خۆی بەدەستی خۆی تاریک نەکات. ئەم زەمانە زەمانی فیتنەیە، زەمانێکە ناوێری هیچ بڵێ و ناوێری هیچ بکەی و ناوێری، چونکە بۆ خەڵک هەمووی دەبێتە خاوەنی تۆ، بڕیار لە تۆدا نەک بڕیار لە خودی خۆت. خودی ناخت شەدا ئەڵێ من ئەزانم نیەتی چی بوو بۆیە وای گوت. سبحان الله، سێ مرۆڤەکان کە چەندێ تەجاوزەکەن، تەجاوزەکە گەیەتە کوێ؟ یعنی تۆ ئێستا بڕۆ شتێ بکە بۆ خۆت و عایلەکەت بڵاوی کەرەوە چەند کەس دەستخۆشی لێکە دۆنەیەژە خراپی کرد. ئێمە ملەتێکین بە هەموو شتێڵین خراپ فێر بووینە، لێم ببرن ئەم قسەکە. ملەتێکین بە هەموو شتێ، هەموو شتێکی خۆمان فی سفرەکەین، وا ئەزانین ئەبێ کەسە لە ئێمە هەڵکەوێ هیچ گوناح و تاوانی نەبێ وەک مەلایکە بژی. ئەمەش نییە لە دنیا قەطعاً. بۆیە هەر کەسێ لە ئێمە هەڵکەوێ ئەبێ ئیلا بیدەینە بەر تان و کە تانە و بۆتانی بۆ دروستکەین حتا لە کەدارێکن و ناشرین. یەک کەسێکم پێ بڵێن لە ژیانی ئەو زەمانەی کە ئێمە بە تەمەنی ئێمە مناڵە، هەتا سەرکردەکانی وڵات و حزبەکان و ئەوەی کە چاکە با بە خراپەکانش فڕەدەولاوە، ئەوەی عالم و زانا و دانا هەمووی بێرەوە کۆی کەرەوە ڕاپرسیە بکە و خەڵکە بزانی یەکێکیان نەبینی گشتی بڵێ باشە، هەر ئەڵێ خراپە، هەر ئەڵێ خراپە، لێک یەکچۆوە زانێ سەر زەوی باش کاکە ئەیرە باش نییە، ئەیرە دنیایە، ئەمە مرۆڤە مەلایکە نییە. یەک قسە ئەکا ئیتر هەمووی قسە نەک بەخۆی، بەخۆی بە بنەماڵەکەی بە شەرەفی بە خێزانی بە هەمووی بەداخەوە بەداخەوە بۆ ئاوا و زەمانێکی ئاوا ئەمڕۆ تێکەوتووی ئێمە. تەماشاکە لەم ڕۆژەدا مامۆسایەکی عەزیز قسەیەکی کردووە، قسەکانی کابرا جارە ریش لە شەرع نازانێ، یەک کۆمەنێتی درێژە نووسێ قسەی ناشیاوە. سیباب المسلم فسوق كما قال النبي عليه الصلاة والسلام. تۆ جارە بێ خۆت بدە لەم تەرازوی پێغەمبەرە بزان دەرەچی واز بێرە لەو. تۆ جارە سیباب المسلم فسوق قسەی ناشیاوی ئەکەویتە تاقمی فاسقەکان، لە تاقیمی مسلمان دەرەچی هەر بە قسەی خراپ. سیباب المسلم فسوق وقتال كفر. ولەگەڵ هەر برایەکی مسلمان تا جەنگت هەڵ گیرسان ئەو تۆ کفرت کردووە لەگەڵ خوایە. ئەمە دێت دەربەست نایە هەموو شتێک ئەڵێ با بە ئەو شتێکی وتووە، ئەگە چاکی وتووە دەستخۆشی لێ بکە، ئەگە خراپی وتووە بڵێ قوربان وەڵا ئەم شتە شیاو نییە، بێ ئەوەی هیچیش بزانێ، بێ ئەوەی بگەڕێتەوە لە شەرعدا بزان ئەو شتانە سێجێ بکە لە ئەنتەرنێت لە شوێنێک بزان وایە برای یەک حەدیث بێنەوە مەلایکە لە ناو قەبرا بە چی زمانی قسەکە لەگەڵ من، یەک حەدیثم بۆ بێنەوە، یەک حەدیث نییە لەسەری تر تۆ محاسبەی مامۆستا لەسەر چیەکەی؟ تۆ دەی وەڵا کاکە بە عەرەبی یعنی خوا غەدرەکە لەو مەخلوقاتە هەمووی ئەوە کا بابە ئێمە کوردین باشن مەوجەکەمان نیمەی عەرەبیە شتێکی لێزانی. ئەی زەحمەت دەوێ ئەوانەی وا خەڵکی وڵاتەکانی ترن هندستانە ئەو زمانانە چۆن لە عەرەبی و کوردەکە شتێ بکەن؟ خوا غەدرەکە لە مرۆڤێک لە ناو قەبرەکە بە زمانێ بە مەلایکە قسە بکا لەگەڵیدا کە تێنەگەی لێی نەخێر. تۆ چۆن تێگەیشتووی ئەمە؟
ئەو شتانان دێشتەی غەیبیاتە باس نەکراوە یان لە باشتە حەدیثێکمانێ و حەدیثە عولەمایان ئەڵێن ضەعیفە هەمووی بە لوغەی عەرەبی کە قسە ئەکا لە باشتە ئەمانەش بێلن بۆ خەڵکی خۆی ئەو کابرا خوێنەوارە ئەو کابرا دکتۆر ماستەریە چۆن ساڵە ڕای کردووە تەمەنی ژیانی گەنجێکی ناوەتە بان علم و زانست و معریفەت ئێستا تۆ گەنجێکی دوو کتێبە دەخوێندەوە لەسەر شەرع دێی محاسەبەی مامۆستایەکی واکەی ئەخ وڵات قانونیتیانی بۆیە وایە هەرکێ بۆ خۆیەتی فەوزایە بۆیە وایە ئەوە گەشتێکی وتو بێ بۆ خۆی گوناحبارە بێ ئەبێ بینی خۆی خوا تەوبە بکە خۆ ئەوە نییە بێت ئێمە هەموومان دانیشین بینە قاضی محاسەبەی کەسێکی واکە ئەمە نمونە دێنمەوە ئیماندارە لە هەموو بارەکانی تردا لە هەموو شتەکانی تردا کابرا بۆ نمونە وای لێ هاتووە قەیس کراوە ناتوانی شتێک بەڵام پێغەمبەری خوا ئەوە نەبوو قەت ناوی کەسی نێناوە پێغەمبەری خوا وتێتی ئای ئەو قەومە بۆ واکە ئای ئەو فڵان کەس نەویتە فڵان کەس بۆ واکەی قەت یەکێکی تەریق نەکردێتەوە پێغەمبەری لە ژیانیدا ئەنەس ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ 12 ساڵ 10 ساڵ لە خزمەتی ڕەسوول الله بووم صلی الله عليه وسلم لە ماڵی پێغەمبەردا گەورە بووم ئەنەس ڕەضا و ڕەحمەتی خوای لێ ئەڵێ ئۆف یەکەم لە پێغەمبەر نەبینی وشەیەکی نەک ناشیاوە وشەیەکم نەبینێ خراپ بێت تەنانەت ئەوەی خراپیان کردووە لەگەڵ پێغەمبەرە پێغەمبەری خوا بە قسەی خۆش و زەردەخەنینە لەگەڵیان بوو ئەمەنە ڕووی خۆش بوو پێغەمبەرە مسلمانانی عەزیز کارەکەم کۆتایین دێنم ئێمە ئەمڕۆ پێویستمان بەچی پێویستمان بە ئەخلاقی جوان و ڕەوشتی جوان پێویستمان بە زبانێکی هەنگوێنانە هەنگوێن بێ هەنگوێن ببەخشێ زبانی زبر بەخوا خزمەت نە بە خۆت نە بە شخصیەتی خۆت نە دەوروبەرەکەت نە وڵاتەکەت نە خەڵکەکەت نە ئیسلامەکەت نە دینەکەت هیچ ناکەت زبانی زبر ئیلا زبانی شیرین ڕخنە شەگری ڕخنەی جوان بگرە لە بەردەم خەڵکا ڕخنە مەگرە لە یەکێسی حایەک بێ ڕخنەیەکی لێ بگرە باینکە ئەو لاوە ڕخنەکەی لێ بگرە بە جوانی بە چاکی خوا گەورە ڕەحمەت لێ بکە عاقیبەت خێرمان کە